شاری ئەتلانتا کە دانیشتوانەکەی 9 ملیۆن کەسە گەورەترین شاری ویلایەتی جۆرجیایە. براندن نیڤنز 4 ساڵ لەمەوبەر لە سان فرانسیسکۆوە هاتۆ بۆ ئێرە و لە پیشەسازی تەکنۆلۆژیادا کار دەکات. ئەتلانتا وا دەردەکەوێت کە هەرزانتر و دەرفەتی زیاتری تیادا بێت. کە کەمی نەبیت و پیاوێکی هاوڕەگەزخواز بیت، وەک دەزانن هەرگیز هەستم بۆ نەکردو هێرش بکەنە سەرم یاخود بڕیارم لەسەر بن. نیڤنز کاتی خۆی دەنگی بە بارەک ئۆبامای سەرۆکی پێشوودا 4 ساڵ لەمەوبەر و دووبارە لە ساڵی 2020دا بڕیاریدا دەنگ بدات بە ترامپ. chose Trump because he was the most outspoken Republican. من ترامپم هەڵبژاد لەبەر ئەوەی ڕاشکاوترین کۆماری بوو. خەڵکێکی زۆر لە وڵاتە پژوێخراون و بەجێماون. بەڕاستی ئەمە لەگەڵ مندا زۆرە گونجێت. ئەو لە بەرنامەی فرێش پرنس ئۆف بیلی ئێر بوو. دەزانی ئەو لە هەموو ئەوانەدا بوو. مەبەستم ئەوەیە بەرنامەی ڕاشپێستە ئەمریکایەکان من هەرگیز ئەوەم نەبینی کەوا نیشان دەدرێت کە کەسێکی ڕەگەزپەرست بێت. بەڵام کاتێک کە دێتە سەر دەرەنجامی هەڵبژاردنەکە، ئەگەر شتێک هەیە ئاشکرای بکە، ئەگەر نییە هەنگاو بنێ و بڕۆ. میگن سمیس مامۆسای خەڵکی دەوروبەری شارەکەی و دەرەنجامی هەڵبژاردنەکە زیاتر کاری تێکردووە. بڕوا دەکەم فێڵ و تەڵەکە لە هەڵبژاردنەکاندا کرابێت. پێم وابێت لە هەموو هەڵبژاردنێکدا فێڵکردن هەیە، بەڵام لەمەیاندا بەربڵاوتر بووە لەوانی تر. و بڕوام وایە زۆر گرنگە بچینە بنج و براوانی، چونکە بەبێ هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا شتێکی زۆرمان نییە وەکو ئەمریکایی دەستی پێوە بگرین. بەشداربوانی کۆبوونەوەی کۆماریە گەنجەکان هاوڕان لەسەرەوەی کە گروپێکی هاوڕانین کاتێک بابەتەکە پەیوەندی دەبێت بە گرفتەکان یان هەڵبژاردنەوە. خەڵکێکی زۆر هەن کە بیرڕان جیاوازە. ئێمە هەمومان وەک یەک بیر ناکەینەوە. دەمەوێت ئەو بڵێم کە حیزب لەم هەڵبژاردنە دابەش بوو. دەبینی نیوەی خەڵک لەو باوەڕەدایە ئەم هەڵبژاردنە فێڵی تیاکراوە. نیوەی خەڵکەکەش بە تەواوەتی بڕوایان وایە ئەمە ئەنجامی ئەو شتانەیە کە ڕوویان داوە. پێشبڕکێی سەرۆکایەتی بە ئەنجامێکی نزیک لە یەک لە جۆرجیا ڕنگدانەوەی گۆڕانی دۆخی سیاسیە لەگەڵ هاتنی کەسانێکی دیکە لە بەشەکانی دیکەی ئەمریکا بۆ جۆرجیا کە زیاتر هەمەڕەنگی سیاسی دروست دەکات. مامۆستای زانستە سیاسیەکان سکات بۆکانن دەڵێت بۆ چوونی جیاوازە سەر ترامپ لە نێوان کۆماری خوازەکاندا هۆکارێکی دیکەیە کە بۆتە هۆی ئەوەی سەرۆک ئەدائێکی وای نەبێت کە لە جۆرجیا چاوەڕوان دەکرا. کۆماری هەبوون کە دەنجیان بە بایدن داوە یان هەر دەنجیان بە سەرۆک نەداوە. کارکردنی کۆماریەکانم لەم هەڵبژاردنە پێباش نەبوو وەکو خەسڵەتی خۆیان. بووکانن دەڵێت دڵنیانین پارتی کۆماری لە 4 ساڵی داهاتوودا پاشە ڕۆژی چۆن دەبێت. ئایا داناڵد ترامپ دووبارە خۆی هەڵەبژێرێتەوە؟ من نازانم چۆنە بێت. نیڤنز دەڵێت دووبارە دەنگدانەوە بە ترامپ بە هەند وەردەگرم. ئەگەر کاندیدێکی تر لە ترامپ باشتر نەبێت بەڵێ بێگومان ئەمریکای ترامپم پێ باشترە. واردیەکە بیرکەیتەوە. بەڵام کاتی ئەوە هاتووە کۆماری تر بێنە پێشەوە. ئاخۆ پێشبڕکێی سەرۆکایەتی داهاتوو لە جۆرجیا تا ڕادەیەک بەو شێوەیە نزیک دەبێت یان وەستاوە لەسەرەوەی کێ کاندید دەبێت.